ئەندامی شاندی ئیمراڵی و پەرلەمانتاری هەدەپە ئیدریس باڵوکان ڕایگەیان کە لە دوایین دیداردا ئۆجەلان پرسیاری شاندی هەدەپە و پارێزەرەکانی کردو و ڕایشی گەیان کە بەرپرسانی ئاکەپە بەنیازن پەیامەکەی ئۆجەلان بەرەواژۆ بکەنەوە. ئەندامی شاندی ئیمراڵی و پەرلەمانتاری هەدەپە ئیدریس باڵوکان ڕایگەیاند. یاریدەدەری سەرۆک وەزیران وەیسی کایناک وتەی بەڕێز ئۆجەلانی هاوپێچ کردوتەوە کە گوایە ئۆجەلان هەدەپە بە زمان حاڵ نازانێت. باڵۆکان وتیژی ئۆجەلان پەیامێکی مێژووی داوە بە ڕای گشتی ناوە و دەرەوە داوای کردووە ڕێگە لە بەردەم پرۆسەی چارەسەری بکرێتەوە. باڵۆکان ڕاشی گەیاند پێویستە ڕۆشنبیر نووسەر ئاشتیخواز و دیموکرات خوازان ئاگاداری ئەوە بن کە چێ کۆتایی بەو پێواژوێ هێناوە. بەڕێز ئۆجەلان کۆتایی بەو پاشاگەردانیە هێناوە و بەرپرسانی ئاکەپەش هەڵاتن لە ڕاستی و چارەسەریەکان. پرۆژەی ئێمە بۆ چارەسەری ئامادەیە و دەبێت ئاکەپا وەڵام دەربێت، بەڵام ئاکەپا بە کوشتن و پلانگیری شەڕانخوازانە وەڵامی ئەو پرسە دەداتەوە. ئاکەپە و بەرپرسانی دەوڵات باش لە ڕۆڵی پەکەکە بەڕێز ئۆجەلان و زمان حاڵبوونی هەدەپە دەزانن و خۆشیان دەیانگوت بە بێبوونی هەدەپە لە پەرلەماندا یاساکانی چارەسەری کێشەی کوردان و دیموکراتیبوونی تورکیا ئامادە نابێت. کەچی دوای پەیامەکەی بەڕێز ئۆجەلان دەیانەوێت ڕۆڵی هەدەپە بێکاریگەر بکەن. لەلایەکی دیکەوە و لە دەرسیم کە جەدا دەبەپە و هەدەپە و کەژەئا سەبارەت بە پەیامەکەی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان لە بەردەم بارگای هەدەپە بە بەشداربوونی پەرلەمانتاری شارەکە عەلی جان ئۆنڵۆ هاوسەرۆکی شارەوانی دەرسیم نور هایات ئاڵتون لێدوانێکی هاوبەشیاندا. هاوسەرۆکی دەبەپەی دەرسیم ڕایگەیاند کە پەیامەکەی ئۆجەلان بۆ چارەسەری ئێمە زۆر گرنگە، بۆیە دەبێت دەوڵەتی تورک کۆتایی بە هێرشەکانی بێنێ و داخوازیەکانی گەلی کورد قبوڵ بکات.